مامۆستا هەژار دەڵێ چاو نابینێ گوێ ناژنەوێ دانت نەما شیرت دەوێ یەخسیری لە ناو جێگادا مۆرەغەت زەوی بەرنادا لە وەڕزیان ئاغڵەب خەوتووی بێهێز و پێز لە کار کەوتووی هەر سێ کارت ماوە لە ژیان خواردن و ڕینەوە و گریان. بەڕاستی جوانە وردە وردە عینی مناڵەکە چاوەکانت نابینێ گوێیەکانت گران دەبن ئەو گوێی جاران گوێی لە خشپەی پێیەک دەبوو ئێستا دەبێت بە دەنگی بەرز قسەی بۆ بکەی گوێیەکان گران بوون دانت نەما شیرت دەوێ جاران خواردنە ڕقەکانت دەخوارد ئێستا ددانەکانت نەماون پێویستیت بە شیرە. زۆربەی کات یەخسیری لە ناو جێگادا ئینسانی بە ساڵاچوو ئەو گەنجە جوانە بەهێزەی جاران لە تەمەنی 15 ساڵ بۆ 40 ساڵ چەند بەهێز بوو چەند حەزی بە خەوتنی کەم دەکرد دایمە لەشێکی چالاک ئێستا بەڕێزان بەردەوام یەخسیرە لە ناو جێگادا مۆرەغەت زەوی بەرنادا پشتت حەزی لێ بەڕاکشان تاقەتی دانیشتنت نامێنێ لە وەڕزیان ئاغڵەب خەوتووی ئەو کەسانی کە دەچنە تەمەنێکی زۆرەوە لە 70 بەرەو ژوور لە 80 بەرەو ژوور بەردەوام وەڕزن یعنی تر تاقەتی دەرەوەیان نەماوە ئەوەندە لە ژوورەوە بوون ئەوەندە لەسەر جێگاوە ماونەوە لە وەڕزیان ئاغڵەب خەوتووی بەردەوام زۆربەی کاتەکانیان جەریوا قسەی بۆ دەکەی سەیەکی خەوی لێکەوتووە بێهێز و پێس لە کار کەوتووی توانای کارت نەما توانای جوڵەت نەما هەر سێ کارت ماوە لە ژیان خواردن و ڕینەوە و گریان خواردنێک و پاشان کاروبارێکی ناو جێگاکەت و پاشان گریان بۆ حاڵی خۆت زۆرجا دەبینی ئەو تەمەنانە گریانیان بۆ حاڵی خۆیان دێ ئەلبومی ژیانیان وێنەکانی گەنجەتیان یادەوەریەکانیان دەڵێن فڵان کەسی ژمرد کە هاوتەمەنی تۆ بوو دەست دەکا بە گریان پیری گەنجەتی خۆی دەکەوێتەوە پەروەردگا دەفەرمێ سەرەتا زۆر لاواز بووی پاشان کردمانی بە گەنجێکی بەهێز ثمە پاشان قۆناغ بە قۆناغ وردە وردە لاواز دەبیتەوە پەروەردگا دەفەرمێ قۆناغ بە قۆناغ اینجا ساڵ بە ساڵ هەز دەکەن بەرەو لاوازی دەڕۆن تا دەگەنە قۆناغی لاوازی پەککەوتەیی و بە ساڵاچوویی و دانعمری